زانتای دینی والله لیرم دانا برسان هايتي باقي زادوها ويانا كان يعني لسان بيجو سن ياخذ سن كنال صار ايه بايد اسكيت سلا كوريا يعني كان جوريا جوريا كاكا هو سركم مو بناوة لا استنى او يلا بن اريا ها ئێمە ئێوارە دوایەوەی کاگەدار کراینەوە بە هەبوونی ڕووداوێکی هاتوچۆ لە ڕێگای ڕواندز هاوینە هەواری بێخاڵ بەهۆی پاسێکی گەشتیاری کەوەی ناوە ڕاست و خواروی عێراق بوون بۆ سەردان بۆ گەشتیاری هاتبوونە سنووری خەزای ڕواندز لە کاتی گەڕانەوەیان لە تەلەفریک کە ئەوەی کۆڕەک کە دەگەڕێنەوە لە نشێوێکی لە نشێوەکە دیارە ئەو پاسە برێک و ئیستاپەکەی نەمایە کە بەهۆی ئەوەی کۆنتترۆل لە دەستدا کە کۆنتترۆل لە دەستدا بوویتە هۆکارەوەی لە شەقام دەرچووە لە ئەنجامدا خۆی بەد و ئۆتۆمبیلدادایە بە پیکابێکە و ئۆتۆمبیلێکی ساڵۆن بووە دوای بەمۆشتنەوە ستاوە خۆی بە مۆتێلێکی گەشتیاری داوە لە ئەنجامی ئەم ڕووداوە بەپێی هێلکاری شوێنی ڕوودا و سەرەتایی هێلکاریەکە بۆ ماڕوومتەوەکەوە هۆکارەکە تاوەکو ئێستا بەهۆی لادان لە شەقام بۆ برێکی نەماوە حتی نوکەوەکی کو ئەم بزانین 21 حالەت یەتاتیانێکمە لە هەمە ڕاگەزەکێ تێدا و پشتینگیش همه توانێکیش تێدا ولی الحمدلله شکر بخوده با آن وضع آنوانی باشه چه تشتکی وی خطر تیدا و گیان لدن ناس من نبوین الحمدلله حتی است شکر باشن الحمدلله حتی نوکه چه حالته که گیان لدن انسان نبوینه و با آن وضع آنوانی باشه و اگه احتمال دبی دکتری اخصایی بیاره داد از نشم بیاره دادن بس وقتی که هم نگاه ببینین همه دکتر حاضرن و افده بیاره دادن که آیا پیوستن پیوست